چۆنی؟ باش. تۆ یەکەم کەس بی کە بۆت دەرچوو هەستە چۆنە؟ باشە. پێ خۆش بوو؟ خاوی خۆت هەیە؟ هەستە چۆنە ئێستا کە ئەم شوقەیە بۆ دەرچووە؟ باشە. دایجان سڵاوە لێبێ. سەلامی لە خواو لێ بێت. شوقەکە بۆ دەرچوو؟ بەڵێ گیانەکەم. هەستە چۆنە کە ئەمڕۆ شوقە بۆ دەرچۆتەوە؟ وەڵای زۆر پێ خۆشحاڵە. ماڵی ئەوە ئاوا بێت کە ئەوەی کردووە. کرێ چی بوویت؟ بەڵێ. چەندێک؟ 18 ساڵ. گوزەرانتان چۆن بوو ئەم 18 ساڵە؟ گوزەرانمان هەر ئەو مەعاشە بوو کە وەریەگرت. 200,000 لە پێشتۆ 200 دیناری قەیمی. ئەنجا لە بەرەبەرە زیای کرد بۆ بە 240. ئێستا 240ەکان هێناوەتە سەر 200. باشە. ئەبێ 5,000 دلار بیت کەەوەی کە باسەکرێ 50 وەرەقە بیت چۆن ئەم پارەی هەڵە سوڕێ بووت؟ وەڵاهی ناتوانم بێمەوە بەیەکێتر بێمەوە بەیەکێتر نازانم ئەویان تۆی زین تۆ بە نیازی بچیتە ناو شوقەیەوە؟ بەڵێ بەڵێ بەڵێ. باشە چەند سەرخێزانن؟ وەڵا هەر خۆ من پیاوەکەم مرد. بەتەنیایی؟ کرێ بەڵێ کرێکاری بەلەدی بوو. دوای جەنەزدانی پیاوەکە و هاوسەرەکە و دۆخ گوزەرانی تۆ چۆن بووە؟ وەڵاتە گوزەران من هەر 250 ئەمان وەرەگرت کە پیاوەکە مرد کردیان بەسە ماوەی هەر بڕیان دوای سەیان نامێ و لەگەڵ 200 پیاوە چریشیان لەو بڕی. ئەتر ئەو 300 بە ئاو بە کارەبا و بە مەسەرفی ماڵ و دکتۆر و بەمانە. تەندروستی و چۆنە مێوە لێ پرسم. یعنی چۆن؟ وەزعێ چۆنە؟ ناڵم بەخوا 50 نەخۆشم پێوەیە. شەقیقە ڕۆماتیزە سەڵاتوانی زیلا قەستەرەی دڵم بۆ کراوە ئەمەلیاتی چاوم بۆ کراوە. ئێتر